بازنەی خۆپیشاندانەکانی عێراق فراوانتر دەبێت و هێزە ئەمنیەکان دەخرێنە حاڵەتی ئامادەباشیەوە. خۆپیشاندانەکان کە سەرەتا لە پارێزگای بەسرەوە سەریان هەڵدا لە ئێستادا چەندین پارێزگای دیکەی گرتوتەوە. ئاڵۆزیەکان لە پارێزگای بەسرە دووبارە سەریان هەڵداوەتەوە و خۆپیشاندەران دەواازەی سەفوانی سنووری نێوان عێراق و کوێیتیان داخستووە. لە پارێزگای بابلیش خۆپیشاندەران نووسینگەی هەریەک لە حیزبی داعوە و فەزیلیان گەماڕۆدا. لە شاری حیلەی ناوەندی پارێزگاکەش چەند ڕێگایشی سەرشی شارەکەیان داخست. شەوی ڕابردوش لە هەردوو پارێزگای نەجەف و میسان خۆپیشاندەران بارەگەی چەند پارتێکی سیاسیان سوتاند. لەلایەکی دیکەوە چەند سەرچاوێک لە دەستگای هەواڵگری وەزارەتی بەرگری عێراق ئاشکرایان کرد هێزە ئەمنیەکانی عێراق راونەتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی لە ناکاوی خۆپیشاندانەکانی باشوور. هاوکات شەوی ڕابردوو ئەنجومەنی وەزاری ئاسایشی نیشتیمانی بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان کۆبوونەوەیشی بە پەلەی ئەنجامدا. ئەنجومەنەکە وێڕای دەربڕینی پشتیوانی بۆ داوای ڕەوای خۆپیشاندەران جەختی کردەوە حکوومەت هەموو هەوڵێک دەدات بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان. دووپاتیشی کردەوە ڕوبەڕووی هەر هەوڵێکی تێکدەرانە دەبنەوە کە بیەوێت سوکاتی بە ئاسایش و سەروەری عێراق بکات. لەلایەکی دیکەوە شێخ عەبدولمەهدی کەربەلایی نوێنەری عەلی سیستانی داوای لە حکوومەتی عێراق کرد هەرچی زووە بەدەم داواکاری خەڵکەوە بچن و داخوازیەکانیان جێبەجێ بکەن. لە هەمان کاتدا داوای لە خۆپیشاندەران کرد دان بە خۆیاندا بگرن و دۆخەکە ئاڵۆز نەکەن. لای خۆشەوە نووری مالکی جێگیری سەرۆکۆماری عێراق داوای لە خۆپیشاندەران کردووە دوور بکەونەوە لە هەڵبتانە سەر بارەگا حکومی و حیزبیەکان. هاوکات نووسینگەی موقتەدا سەدر وەفدێکی ڕەوانەی پارێزگای بەسڕە کردووە بە ئامانجی چاوپێکەوتنی سەرۆکۆزەکانی شارەکە و بەشێک لە خۆپیشاندەران.